والله ئەوە 6 مانگە معاشنوەر نەگرتیا وعزەکەن زۆر شەپڕێ بووە ئەوە هەموو کرێتینە هەموو ساعت مندار 6 مانگە معاش وەرنەگیرا ئەوە مەسرەفە شیری منداریە کەس معاشی وەرنەگرتیا هەمەش داو هاتنیرانە داوای عاقخۆکەین ئەمانەوەی ئەو معاشانە وەرگرینەوە معنای خوا قبول ناکە وڵای دینارەکەم دەبەلچی دانێ دینا کرێی خانم سار مانگ نەدایە وڵی کابرا قەردارشی بتوو لەسەر ئیشەی کابرا هاتە بە دەرچێت سارجاک لۆ مۆلدەی پارەم نەبوو بیدەمێ ئەمە ئەوە 6 مانگە ئیشەکەین معاشی نادەنەمە یەکەم عەمەلە فەقیرە دەست کورتە نیتی کرێچیە وەزعین زۆر نەخۆشە پارێمە نادەتەمە پێین خۆشە معاشێمە بەردەوام سەرمانگە پارێمە بدەتەمە ئەمە زبلی گوی لۆخەکەینەوە گوی دەحاوێ کردیە لۆی ئەبینە سە زبلی معاشێمە نادەنەمە ئەمەش لەسە هەندێک خڕ بووینەوە ئیشەکەین ڕاگرتیە با معاشی بدەتەمە ئەمە بێ معاشیش ناکەین لێرە هەیە ئەرزاقی نیە لۆماری خۆ ئەمە دێنە داوای معاشی خۆکەن ئەوە 6 مانگ قەردارن خەڵکەکە وەزعی زۆر شەپڕێ بووە ئەمە داوای معاشی خۆکەن هەموو سەرمانگ بماندنێ ئەگە داوای معاشەکەن ئەگە داوای حەقی خۆکەن یان داوای فەسڵکردنی شەکەن یان 15,000 مانیش لێ بڕن ئێمە دیارە کێشەی پێشینەی کۆمپانیای پاپە گروپمان هەبوو پێشتریش بە هەوڵێکی زۆریشمان داوە ئێستا خەریکە دەگەینە چارەسەر پێشینەکان بەسەرف بکرێتن بەنسبەت ئەو کارمەندانێک کە موچەکانی وەرنەگرتێ من ڕۆژی چوارشەم لەگەڵیان دانیشتم گوێم لە هەموو داواکاریەکانیان گرت و هەر دوای کۆبوونەوەکە ئەوان داوام کردوونە نەری خۆیان دەستنیشان بکەن بۆ ئەوەی کۆبوونەوەیەک لەگەڵ کۆمپانیای پاپە گروپ بە ئامادەبوونی شارەوانی لە دیوانی قایمێت بکەین بۆ ئەوەی ڕوبەڕوو داواکارەکانیان بێگدر بنێن و منیش دەوری خۆمی تێدا ببین و هەر دوای کۆبوونەوەکەش من پەیوەندیم لەگەڵ خاوەنی کۆمپانیای پاپە گروپ کرد بۆ ئەم مەبەستە ئەویش بە خۆشحاڵیەوە هاتە سەرهێڵ بۆ ئەوەی چارەسەری شێشەکەیان بکاتن ئەمڕۆژ کۆبوونەوەمانەیە سەعات 1:30 بۆ ئەوەی هەم ئەوان داواکارەکانی خۆیان پێشکەشی پاپە گروپ بکەنەوە منیش لە نزیکەوە ئاگاداری کێشەکان بمزانم لە چێ بۆ تا ئێستا موچەکانیان بۆ سەرف نەکراوە من پاڵپشتی تەواوی داواکارەکانشم کرد کە ڕۆژی چوارشەممە بێکەوە دانیشتین